بەڵێ بەڕێزان دەچمەلای تەوەریە کەمی گفتوگۆکانمە سەبارەت بەیەکێک لە پرسە هەرە گرنگەکان و کاریگەرەکانی ڕۆژ ئەویش پرسی گۆڕانی کەشوو هەوایە پرسی ژینگی هەڵبەتە وەزارەت ڕێکخراوێک کە تێیدا بە پاڵپشتی وەزارەتی دەرەوەی بەریتانیا هەستاوە بە کردنەوەی پرۆگرامێکی تایبەت بە ڕووماڵکردنی بابەتە ژینگیەکان بۆ ڕۆژنامەنووسانی ژن کە لە بەشێک لە پارێزگاکانی عێراق کۆمەڵێک لە ڕۆژنامەنووسانی ژن بەشداریان لەم پرۆگرامەدا کردو بۆی کە بتوانن بابەتە ژینگەیەکان یاخۆی کێشە ژینگەیەکان و پرسە ژینگیانی کە لە ئێستادا لە کۆمەڵگەدا هەن ڕووماڵی بکەن بە گفتوگۆکردنی زیاتر سبار بە کاریگەرەکانی ئەم پرۆگرامە هەروەها سبار بە دەستکەوتەکان و ئەو بەرنامانەی کە لە دوای ئەمەوە دەبێت کە ڕۆژنامەنووسانی ژن بیگرنە بەر یاخود ئەو بابەتانی کە ڕۆژنامەنووسانی ژن لە ماوەی پرۆگرامەدا تێدا ممارەسەیان کردووە توژینەوە و بودەداشوونیان لەبارەی کردو دەچمەلای زۆر باز لەیلا ئەحمەد ئەندامی دەستەی تۆڕی سەرپەرشتیکردنی ڕۆژنامەنووسان شازی ڕاستەخۆ لە کەلارە لەگەڵمان لەیلا خان سڵاو لەبێ باین باش سپاس بۆی کە لە بەیانی ئەمریکای کوردستان لەگەڵ ئێمە ئامادەیت دەستپێک دەمەوێت باسێکی ئەم پرۆگرامە بکەم پرۆگرامەکە بەگشتی چی لە خۆ دەگرێت ئەوها چۆن بووکە ئەڵمانیا بڕاری دەکە پاڵپشتی ئەم جۆرە خولانە بکات ئەم جۆرە پرۆگرامانە بکات. سڵاو لە ئێوە بینەرانی ئازیزیش بەڵێ پرۆگرامەکە لە 28 تەموزی ساڵی 2024 دەستی پێکرد لە یەکەم قۆناغی بریتی بوو لە ڕاهێنانێکی 5 ڕۆژی کە بۆ بەشدار بووان کە 18 ڕۆژنامەنووسی ژن بوو لە تەواوی پارێزگاکانی عێراق کە لە ڕێگەی سیڤی و هەروەها لێژنەیەکی 4 کەسیەوە ڕۆژنامەنووسەکان هەڵبژێردران و ئەم پرۆگرامە لەلایەن دەستگای میدیایی کەرکووکناوەوە بەرنامەکە سەرپەرشتی دەکرا بە پاڵپشتی کۆمەکی دارایی وەزارەتی دەرەوەی عێراق کە جێبەجێ کرا کە ئەم پرۆگرامە 6 مانگی خایاند کە ئێمە تێیدا کارمان کرد بابەتمان تێیدا بەرهەمهێنا بەگشتی پرۆگرامەکە لەسەر سێ کوچکەی ڕۆژنامەگەری بنیاتنە لە ڕۆماڵی ژینگەی و فراوانکردنی ڕۆڵی ڕۆژنامەنووسانی ژن بنیاتنرا 5 ڕۆژی یەکەمی ڕاهێنانەکە بە تەواوی ئەو 5 ڕۆژە بەسەر چەند تەوەرێکدا دابەش بوون تەوەرەکان ئەوە بوون کە هەواڵ و زانیاری چین چیرۆکە هەواڵ چۆن ئامادە دەکرێت بنەماکانی کاری ڕۆژنامەگەری چین لە کاری ڕۆژنامەگەری پیشەیی چین بە پشتبەستن بە ڕۆژنامەگەری بنیاتنەر کاری تێداکرا و هەروەها کاریگەری گۆڕانی کەشوهەوا چیە لەسەر ژنان خودی گۆڕانی کەشوهەوا چییە کارمان لەسەر ئەوانە کرد بەڵێ کوێ گشتی ژمارەی بەڵێ بەڵێ لەیلا خان بەشێکی تری ڕاهێنانەکە ببوورە فەرموو فەرموو بەشێکی تری ڕاهێنانەکە بە باسکردن و بەرهەمهێنانی چیرۆکە هەواڵ بوو لەگەڵ فیچەری ڕۆژنامەگەری کە وەکو دوو ژانەری سەرەکی بوون بۆ ڕۆماڵکردنی بابەتە ژینگەیەکان. بەڵێ لەیلا خان کوێ گشتی ژمارەی ئەو ڕۆژنامەنووسە ژنانی کە بەشداریان کرد ژماران چەندێک بوو وە چۆنیش بوو بڕیاردرا کە ئەم پرۆگرامە تایبەت کرێت بە ژنان تایبەت کرد بە ڕۆژنامەنووسانی ژنان کە بتوانن لە بواری ژینگەییدا بابەتەکانیان بکەن یاخۆ ڕووماڵەکانیان بکەن کارەکانیان بکەن. بەڵێ وەکو پێشتر ئاماژەم پێیدا ئەو ڕۆژنامەنووسانەی کە بەشداریان کرد لە تەواوی ناوچەکانی بڵێم تەواوی پارێزگاکانی عێراق چواریان لە پارێزگاکانی هەرێمی کوردستان و چواری تریشیان لە پارێزگاکانی کەرکووک و نینەوا و سەلاحەدین و دیالا بوون بڕیار وا بوو کە ئەم پرۆگرامە یەکەم پرۆگرامە کە لە سەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان جێبەجێ دەکرێت و 6 مانگی خایاندووە ڕۆژنامەنووسان ڕاهێنراون لەسەر ئەوەی کە چۆن چیرۆک و یان با بڵێن راپۆرتی ڕۆژنامەوانی بنیاتنەر بەرهەم بهێنن چونکە خۆت دەزانی بابەتی گۆڕانی کەشوهەوا و کارکردنی ڕۆژنامەنووسان لەسەر با بڵێم پیشەی ڕۆژنامەنووسی لە عێراقدا تا ڕادێک شتێکی نوێ بوو و هەروەها بۆ مەبەستەکە ئەوەیە زیاتر کە ڕۆژنامەنووسانی ژن ڕابهێنرێن لەسەر ئەوەی کە چۆن کار لەسەر ژینگە بکەن لەسەر ئەو کاریگەریانە بکەن کە بەهۆی گۆڕانی
کەشوهەواوە کار دەکاتە سەرژنان و کاریگەریەکانی چین. بەڵێ کاتە لەم پرۆگرامەدا ڕۆژنامەنووسە ژنەکان کارەکانیان چی بوو؟ کۆی گشتی بابەتەکانیان لە چیدا خۆی دەبینیەوە؟ ئایا بابەتەکانم پراکتیکی بوون توێژینەوە و بەدواداچۆن و لێکۆڵینەوە بوون و ڕۆژنامەنووسە ژنەکان بە کۆی گشتی چەند بەرهەمیان خۆ چەند بەدواداچوونیان لەم پرۆگرامەدا بەدەستێنا؟ بەڵێ لە تەواوی پرۆگرامەکە ڕۆژنامەنووسەکان با بڵێم دە ڕۆژی چڕ ڕاهێنانیان بینی دوای ئەوە کە ڕاهێنانمان بینی هەر لە کاتی ڕاهێنانەکە ژوورێکی هەواڵمان دروست کرده بوو هەر لەو کاتەدا چەندین بابەتمان هێنایە بەرهەم و لە هەمان ڕۆژدا بڵاو دەبووە بە زمانی عەرەبی و کوردی و ئینگلیزی و دواتر کە فکرەمان پێشکەش ئەکرد کە گەڕاینەوە بۆ ناوچەکانی خۆمان فکرەکانمان هێنایە بەرهەم کردمان بە راپۆرت ئەو پرۆگرامەکە لە ماوەی 6 مانگی کارکردن کە لە پڕ لە ڕاهێنان و هەروەها چالاکی و خەرمانێک لە بەرهەمهێنانی بابەتی ڕۆژنامەوانی ژینگەی بوو کە بەلای کەمەوە 80 بابەتی ڕۆژنامەوانی ژینگەی بڵاو کرایەوە لەسەر پرسەکانی گۆڕانی کەشوهەوا و هەروەها پرسەکانی ژینگە. ئەم بابەتانە بە هەمویان دەتوانین بڵێن بە زۆری راپۆرتی ڕۆژنامەوانی ژینگەی بوون کە بڵاو کرایەوە هەر لە هەمان چوارچێوەیەشدا بەشێکی تایبەت لە ماڵپەڕی کەرکووکناو کرایەوە کە تێیدا بابەتەکان بە زمانی کوردی و عەرەبی و ئینگلیزی بڵاو دەکرانەوە. بەڵێ ئەو هەشتا بابەتە ڕۆژنامەوانە چ کاریگەریەکی لەسەر تێڕوانینی خەڵکی بۆ ژینگە هەبوو؟ چ کاریگەریەکی لەسەر چارەسەرکردنی پرسە ژینگەیەکان هەبووە؟ بەڵێ بەڕاستی هەروەکو پێشتر ئاماژەم پێیدا لە ماوەی ئەو 6 مانگەدا کە پڕ بوو لە چالاکی و ڕاهێنان و خەرمانێک لە بابەتی ڕۆژنامەوانی ژینگەی ئەمە وای کرد کاریگەریەکی باشی هەبوو چونکە فیدباکێکی زۆرمان بۆ دەهاتەوە و خەڵکێکی زۆر راپۆرتەکانیان دەبینی و سەیریان دەکرد چونکە ئەم پرۆگرامە کە لە دواتردا ئێمە تۆڕێکمان ڕاگەیاندەوە و ئێستا ئەمانەوێت لە چوارچێوەی میدیای کەرکووکناو و درێژە بە تۆڕەکەمان بین و دەستەیەکیشمان لە ناو خۆماندا دروست کردووە لە دەستەکە دوو کەسیان ئەندامن و کەسەکەی ترمان با بڵێم سەرۆکی یان سەرپەرشتیاری ڕێخەری تۆڕەکەیە بۆ سەرپەرشتیکردنی تۆڕەکە بەردەوامی پێبین. ئەمە وای کرد کە بۆ نمونە فیدباکێکی باشمان هەبێت لەوەی کە خەڵک کاریگەری باشی هەبوو لەسەر خەڵکە چۆن گۆڕانی کەشوهەوا ڕوویداوە زیانەکانی چین و کاریگەریەکانی تا چەند لەسەر کۆمەڵگایە بە تایبەت لەسەر ژنان بەڕاستی گرنگێکی باشی هەبوو و بە تایبەت ئەگەر بتوانین ئینشاءڵڵا بەردەوامی پێبین تۆڕەکەمان لە چوارچەوەی دەستگای کەرکووکناودا. بەڵێ لە تێڕوانینی بەشداربووان ڕۆژنامەنووسانەوە ئەو کێشە ژینگەیانە کامانن چین کە پێویست تشت بکە دەستەر خۆت کە پێویستە کۆمەلگا زۆرترین کاری لەسەر بکات پێویستە زۆرترین چارەسەری و بارانەدا بێت کێشە ژینگەیەکان زیاتر کامانن بە گوێرەی بۆ دەداچوونانی کە ڕۆژنامەنووسە ژنەکان کردویانە. بەڵێ ئەو معلومات و با بڵێم زانیاریانەی کە لە ڕووی ڕۆژنامەگەری بنیادنەرەوە فێری ئێمە کرا لەو ڕاهێنانە چڕانەی کە بینیومان لە ماوەی ئەو 6 مانگەدا بەڕاستی سەرەتاش کە ئیشمان کردبوو لەسەر کاری ڕۆژنامە ژینگەی بەڵام نەمان دەزانی بۆ نمونە ئەو بابەتانە لیان لە چ گۆشەیەکەوە کار لەسەری بکەین زیاتر کار لەسەر ئەوانە کرا کە ئێمە لە راپۆرتەکانە 4 پایە هەبوو پێویستە ئەو پایانە بەپێ ئەو پایانە کارمان بکردایە راپۆرتەکانمان ئامادە بکردایە ئەوەش ئەوە بوو کە بۆ نمونە چارەسەری تیا بواە چارەسەرمان بەخسایەتە ڕۆ کاریگەری هەبوایە هەڵسەنگادرمان بۆ راپۆرتەکان بکردایە بەڵگەی هەبوایە لە راپۆرتەکاندا هەموو ئەمانە بەسەرچاو بەداتاوە وەرگیراون و کاری لەسەر کراوە و زیاتر کارمان لەسەر ئەوە کرد کە چۆن چارەسەری ژینگە خراوەتە ڕوو بە تایبەت کە زۆر گرنگ بوو چارەسەرەکان زیاتر لە خەڵکەوە بۆ خەڵک بوو بۆ نمونە خەڵک هەستا بوو بە چارەسەرکردنیەکی ژینگەی بۆ خزمەتکردنی خەڵک. بەڵێ بە گوێرەی ئەوەی کە ڕۆژنامەنووسە ژنەکان لە بەشێکی زۆری پارێزگاکانی عێراق و هەرێمی کوردستانەوە بەشداریان کرد ئەمە توانیویان ئەوە دەربخەن یاخود ئەو جیاوازە دروست بکەن کە کام شاری عێراق کام شاری هەرێمی کوردستان زۆرترین پیسبوونی ژینگەی تیا یاخود زۆرترین یاخود کەمترین پیسبوونی ژینگەی تیا کەمترین پیسبوونی هەوای تێدایە لەم راپۆرتانەدا توانراوە ئەوە دەربخرێت؟
بەڵێ بێگومان ئەومان بۆ دەرکەوتووە هەر کەسێک لە ناوچەکەی خۆی کاری کردو بەڵام داخراو نەبوو بۆ نمونە من ئەگەر لە گەرمیانم نەتوانم لەسەر ناوچەکانی تر بە کار بکەم ئەومان بۆ دەرکەوتووە بۆ نمونە ئەنداممان هەیە لە دهۆکاری کردووە لە کەرکووکاری کردووە لە دیالاکاری کردووە لە سلێمانی و هەڵەبجەکاریان کردووە ئەبینین ئەوەی لە دهۆک بوو بە پێی ئەوەی کە بەرچاومان کەوت و کارمان لەسەر کرد باشتر بوو وەکەوەی کە لە کەرکووک کارمان لەسەر کرد کێشە ژینگەیەکان زیاتر بوون و هەروەها کاری زیاتریان لەسەراکرا بەڵام ئەوەی کە بۆمان دەرکەوت لە دهۆک ڕێژەی سەوزایی و با بڵێم کارکردن لەسەر ژینگە لە ئێستادا باشتر بوو وەک لە ناوچە کێشە لەسەرەکان. بەڵێ لەیلا خان بە گوێرەی ئەوەی کە ڕۆژنامە نووسان لە بەشێکی زۆری شارەکانی عێراق و هەرێمی کوردستانیشدا بەشدار وەکو بەڕێزش باس لێوە کرد کە دوجار بابەتەکانی ئەوان ئەمە کاریگەریەکی زۆری لەسەر هەڵسەنگاندنی بارودۆخی ژینگەی هەرێم دەبێت دەبێزانم ئەمە کاریگەری لەسەر بڕاردان دەبێت کە بۆ منە بە گوێری ئەم توێژینەوانە بڕار لەسەر ژینگەی و هەرێمی کوردستان بدرێت و دەرئەنجامەکان دوای ئەوە ئێوە ڕای دەگەێنن ببوورە پرسیارەکەت لە دوای ئەم توێژینەوانە بەڵێ لە دوای ئەم توێژینەوانە دەرەنجامی توێژینەوەکان دەرەنجامی ئەم هەموو بابەتە بنکۆڵکاری و فیچەر و ڕاپۆرتانی کە ڕۆژنامە نووسەکان کردویانە دەرەنجامەکەی ڕادەگەێنرێت و کاریگەری ئەم دەرەنجامانش چی دەبێت بێتان وایە ئەمە کاریگەری لەسەر بڕاردان لەسەر ژینگەی هەرێم و عێراق دروست دەکات بەڵێ دوێنێ دووشەمەی ڕابردوو لە سیانزەی 2025 لە سلێمانی بە ئامادەبوونی بەشداربوانی بەشداربوانی پرۆگرامەکە لەگەڵ کۆنسۆڵخانەی گشتی ئەڵمانیا لە هەولێر با بڵێن تۆڕەکەمان ڕاگەیاند و بۆ هەژدە ڕۆژنامە نووسەرشنەکان و هەروەها لە تۆڕەکەدا کە بڕیاری ئەوەماندا کە بەردەوام بین لە چوارچێوەی دەستگای کەرکووکناودا و ئەو توێژنەوانش کە هێنامانە بەرهەمیان کارمان لەسەر کرد هەموو ئەوانەمان لە وەکو پێشترش ئاماژەم پێیدا لە دەستگای میدیای کەرکووکناو بڵاو بووتەوە و ئێستا بە 3 زمان لە بەردەستایە کاری لەسەرەکرێ و لەمە دوایش بڕیارمان داوە بەردەوام بین بە شێوەیەکی فراوانتر کار لەسەر ژینگە بکەین. بەڵێ کاتە پلانی داهاتوتان ئەوە هەیە کە لە شارە جیاوازەکانی عێراق و هەروەها ڕۆژنامە نووسێکی زیاتر لە هەرێمی کوردستان و ناوچەکانی دیکەی عێراق بەشداری لەم خولەدا بکەن فراوانتری بکەن بەڵێ لە پلانماندایە تەواوی کارکردن لە ناو تۆڕەکەدا ڕۆژنامە نووسەکان سەر بە پارێزگاکان بن و هەروەها لەسەر ژینگە بە شێوەیەکی فراوانتر کار بکەین و ئەو بابەتانەی کە دێنە بەرهەم زیاتر با بڵێم بابەتی ڕۆژنامەوانی ژینگەی بێ بابەتی ئاشتی و پێکەوە ژیان بێ بابەتی کاریگەریەکان بێ بۆ سەر ژنان و هەروەها بابەتی تری لە خۆگرتووە بەڵام لە تۆڕەکەدا لە ناو خۆماندا بڕیارمان داوە بەردەوامی بە تۆڕەکە بین. بەڵێ لە ڕووی هەڵسەنگاندنەوە لیلاخان هەڵسەنگاندن بۆ کاری ئەم ڕۆژنامە نووسانە دەکرێت یاخود بە شێوازێکی وەکو پلەبەندی یەکەم و دووەم و یاخود باشترین کار ئەمانە دەنیشان دەکرێت لە ئەم پرۆگرامەدا لە سەرەتای با بڵێم وەرگرتنی ڕۆژنامە نووسەکان لە تەواوی پارێزگاکانی عێراق مەرجەکە ئەوە بوو کە ئەو ڕۆژنامە نووسەی بەشداری خولەکە دەکات یان بەشداری پرۆگرامەکە دەکات پابند بێت بە با بڵێن ئەو با بڵێم کارانەی کە لە خولەکەدا ئەنجام دەدرێت یان بە خولەکانەوە یان بە کارەکان و ئامادەکردنی راپۆرتەکانەوە هەر ڕۆژنامە نووسێک بۆی هەبوو چوار لە ماوەی ئەو 6 مانگە چوار راپۆرت ئامادە بکە راپۆرتی ڕۆژنامەگەری بنیادنەر بەڵام ڕۆژنامە نووسمان هەبوو با بڵێم شتێکی لە ناکاو بۆ ڕۆدا نەخۆشیەکە بوو یان خوانەخواستە مردنێ شتێکە بوو لە کەسوکاری ئەوەکانی کە وایان کرد کە ئەو بابەتانەی کە کەمتر بوون ئامادەی بکەن بەڵام دواتر ئەوان خۆیانیش توانیان کاری باشی تێدا بکەن لە ئەو پارێزگانەی کە بەشداریان کردووە لە ناوچەکانی باکووری عێراق. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز لەیلا ئەحمەد ئەندامی دەستی تۆڕی سەپەرشتیکردنی ڕۆژنامە نووسان سپاس بۆ تۆ سپاس بۆی کە لە بەنامەی کوردستانی زەگەڵی مامادە بوویت.